نەوزاد شێرزاد یاریزانی دیاری تیپی بالەیانەی هەولێر و شاری هەولێر بە گرێبەستێک پەیوەندی بەیانەی شۆرتەی شاری بەغدا کردووە بۆ ئەوەی لە خولی نایابی عێراق درێژ یانەکەی پۆشێ و هەفتەی داهاتووش پەیوەندی بە مەشەکانی یانەکەیەوە دەکات. من ئەو ساڵ پەیوەندیم بەیانی شۆرتەوە کردووە بە بۆندێکی باش کە موچێ مانگانەیەکی باشە لە چاو یانەکانی تری هەموو عێراق بچێشی زۆر باشە و بۆ تەنها بە خولی عێراقیشەوە دەتوانم لە هەمان کاتدا لە خولی کوردستانیش بەها بۆ یانەیەک یاری بکەم کە بەدڵی خۆم بێتەوە ئەو یانەیەکی ئارەزوم لەسەرەتی. بەڕاستی ئەو بۆندەشم کە لەگەڵ یانە شۆرتە کردو ساڵێکی تر یاڕیم لەگەڵ کردن و چەند ساڵێکیشە لە هەولێرەوە دابستمە ڕێزەکانیان ئەو ساڵ بڕیارمدا بستمە ڕێزەکانیان لەبەرەوەی کە یانەکانی کوردستان ئەو بڕە پارە و باشیان نییە کە بتوان یاریزانی باش کۆ بکەنەوە بۆ ئەنجام یاری بکەن. من دەبووە زۆر پێشتر ئێستا لە شاری بەغدابان بەڵام بەهۆی ئەوەی کە ئێستا شوێنەکەیان دابین نەکردەوە لەو هەفتەیەوە خەریکن شوێنەکە دابین دەکەن لە هەفتەی لە سەرەتای هەفتەی دابێت دەست بە مەشقەکانمان دەکەن لە شاری بەغدا و یانەی شۆرتەش یەکەمی خولی عێراقا پاڵەوانتی ئاسیا هەیە و دەشتوانی پاڵەوانتی عەرەبی لە هەر کامیان بەشداری بکات یانەی شۆرتە بەشدار دەبێت و خولی عێراقیش هەیە کێ بڕکە لەسەر خولی عێراقی دەکات.